ببورن دەسەڵاتدارانی خۆجێی عێراق ڕایانگەیان ئەمڕۆ دووشەممە موشەکەکانی ئێران پارتە ئۆپۆزیسیۆنەکانی کوردیان لە هەرێمی کوردستانی عێراق کردوتە ئامانج لایەنی کەم کەسێک کوژراوە و 8 کەسی دیکەش بریندار بوون. تارق الحەیدەری سەرۆکی شارەوانی کۆیسنجاق با ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیاندووە 5 موشەی ئێرانی باڵەخانەیەکیان کردوتە ئامانج کە پارتی دیموکراتی کوردستانی ئێرانی لێبووە. وەزارەتی تەندروستی لە کوردستانی عێراق ڕاگەیاندووە کەسی گیانی دەستدا و 8 کەسی دیکەش بریندار بوون. دەسەڵاتداران دەڵێن موشەکەکانی دیکە لە شوێنەکانی دیکەی کوردستانی عێراق کەوتونەتە خوارەوە بەبێ ئەوەی دەست بەجێ باز لە وردەکاریەکانی ئەو شوێنانە بکرێت. جبو زانیارین داوی لسروان ایریشن ایرانی لسر بنگهین پارتین سیاسیین کردین اپوزیسیون ایرانی داری ماکردستان عراق دهار دو پیامبرین دنگ امریکا احمد زیباری لکویه و مثلا سنور کریم جی لزرگویز بمرنا سیدالم هر دو آماده بن احمد از جمتا دست پی بکم دیاره زیانین مروی جدوا ایریشا لکویسن جغدا هبونا لسرویجی کود بجنی قلای دموکرات اگر زانیارین بتر بدهما چند کس برزیانی کتنا و چه تشتی داوی هیا احمد اسیفی دارم دیاره کشین تکنیکی هنا پیامداری ما احمد زیباری کو دوید بمرة بتن لأن زعم أعطى شانديكو كيشانا وبكار بمرة بيانا يعني بأمنيرا دنج أمريكا سنور كريم أوجي بمرة بتن جبوكو زانيارين داوي لسر وان وإيريشا إيراني يعني إيرو لسر دو جهان يعني 3 جهان ده هري ما كردستان العراق ده يك لقلاي ديمقراط لكويا وياديجي ل زرگوزی کلی نزیکی سلیمانیه اسیبیدارم ام بکاربن پیوندیا پیامی الخوار دیسان درست بکنو جبو آگاهی داوی لسر وان ایریشان. بەڵێ وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕۆژی دووشەممە لە بروکسل کۆبوونەوە بۆ سەپاندنی سزای زیاتر بەسەر ئێراندا وەک کاردانەوەیەک بەرامبەر سەرکوتکاریەکانی ئێران بەرامبەر خۆپیشاندەرانی ناڕازی لە ڕێی هێزە ئەمنی و چەکدارەکانی کۆماری ئیسلامیەوە بە پێی دوایمین راپۆرتی هێرنا کە بایەخ بە پێشێرکردنی مافەکانی مرۆڤ و سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی دەدات بەرامبەر مافەکانی مرۆڤ بڵاویان کردوێتەوە کە تا ئەم سەر وەختە 336 خۆپیشاندەر کوژراون و نزیکەی 15,100 خۆپیشاندەریش دەست بەسەر کراون. جۆزێف بۆرێڵ بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە بروکسل بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند ئەمڕۆ بڕیارە پاکێجێکی دیکەی سزا بەسەر ئەو کەسانەدا پەسەند بکەین کە بەرپرسیارن لە سەرکوتکردنی خۆپیشاندەران. ئیمانوێڵ ماکرۆنی سەرۆکی فەڕەنساش سوپای پازارانی ئێرانی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی دەستنیشان کرد. لباجار سليماني وبروجا دوما خوندكار زانقيا سليماني خو بيشاندانان دكن ايروان چند ريكن باجار گرتن وري نادان هاتن وچونا اوتومبيلان وان لبربو برف اواهيا بارزگاهي يعني بارزگاه سليماني هرنو داخوازن خو بدن حكمتي لهي زين اولكاريه ريلوان گرتو تند وتيجي والوزيجي دركتن هيزن اولكاريه غازا روند كريج اف ودمان جن بلاستيكي بكار اینان جبوجک بلاوا کرنا خو پیشاندران خوندکارین کو خو پیشاندانان دکن دیبیژن او دی بردوام بن هتا کو داخوازن وان جبو الیکارین دراوی او هر وسا کیم کرنا بهای خوندنی له خوندنگهین ایواران بین دابین کرن خو پیشاندانین ایرو لبیراوریا 238 سالیا باجار سلیمانی بو کو لچند جهن گشتی و لناوندین روشنبیری و کلتوریجی آهنگو شاهی دهاتن گیران. دیاره پیامبرندگی امریکا احمد زیباری و سنور کریم آماده نجبو که مع آگاهدار بکن سر روشا داوی یا وان ایریشن ایرو چی بونج عالی ایرانی ول سر چند جهن اپوزیسیون ایرانی و پارتی سیاسی کردن. احمد جمتا دست بکن دیاره لقلای دیبیجنی قلای دموکرات لکویا زیان جی هبویا زیان مروانی هبویا تچد چتن داوی ها یان زانیارین داوی ها نه بدی ما لسروی ایریشی.
داخل دو جوان برينداران برينوان قالك سختن رواني لخوشخانه بازار هوليري هاتنا كرن 6 بريندار جي لنا خوشخانه دكتور خالد البازار كوري يعني 8 كاس بريندار بونا 8 بيشمركه بريندار بونا دو بيشمركه جي جانن خوا اجداز دانا داخل ايران ايرو دمجمر نيزي نه الصبي بچوار موشكان هرشي قلايا ديمقراط كرن البازار كويا يعني سجوان موشكان داخل دردورا قلايا ديمقراط كتن ما بين قلايا ديمقراط وما بين كامبي چند متركن هروسا يك جوان موشكاجي برب نافا قلايا ديمقراط كاتيا يعني روش يا بيشمركان روشا بنابران الوز بو يعني داخواز دكن كويدي اف سنوره هيرشة دريجانا كشن سنورك جوان همو هيرشان را بيتا داين هر ايرو داخل يعني هيرشي سر بنكو بارغان قلا ديمقراط هروهات يكل نتن كويا لدفرين سر سنوري لبنكو بارغان وان لبدر بطوبو بدرون انتحاري زور بسختي هيرشي سروانا هات يكرن يعني زرارو زيانا جاني ين مادي قاعدنا وان داخل اگر درفتها با بياما دخوازين بياما يكجي كاربدستين بلند حزب ديمقراط كردستان ايراني بزاني بله فرمو متخواز باش نجم سنوريش بزانياري بدا ما لي اگاتافيت شتكي بيجي بلاس فرمو شو كازي فكر نجمتا بيامك هبو يكجي كار بدستن بلندين حزب ديمقراط كردستان ايراني كبيام راستي ولاتين دربتك راستي رخنا دولتي ديك كويدي تمامي تاكنا بن سرفانيشن كود كان سر بنك بارغاين وان ما راغا هاندن هيام جو هي خو بديني بيكفا لا اساس دا ام هيرشكرنا سر ايما بيامك بو بيامك نيو دولتيه هم بو امريكا هم بو هاوپەیمانان هم بو سعوديا هر وەکو لە ڕۆژانی ڕابردوودا دیتان کە هەڵفڕینی فڕۆکەی B52 ئەمریکا ئەو پەیامەیدا بەوان کە ئەگەر هێرشێک بکرێتە سەر وڵاتانی هاوپەیمان و دۆستی ئەمریکا ئەوان حتمما کاردانەوەیان دەبێت بەڵام بە ئێمە بە حیزبی دموکرات و بە ئۆپۆزیسیۆنی کوردی پەیامێکی دەگەێنم بۆوان کەما دەتوانینەوە دەیکەین مەترسی ئەوەی کە ئێران پێی وەزاڵە هاتووە پێی تەنگاو بۆ پێی ناڕەحەتە ئەو نفوزەیە کە حیزبەکانی ڕۆژهەڵات بە تایبەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە نێو خەڵکدا هەیەی و هەروەکو دەبینن بۆ چەندین جار ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران و کوردستانی ئێران داوای مانگرتن و خۆپێشاندانیان کردو لە خەڵکە جوابی داوەتەوە. بله بأمر أدنجي أمريكا سنور كريم جي بمرايا الزرقويز والورجي ريش عتيكرن سنور خان زانياري تشيت هي لسر زيانة كاني بالاماري أمره بتعبت لو شو نيكتو استلوي والله دخيل لم كاتت باش طبعا يسا إما لزرقويزين أو شوينيكا برلا شان كاشميري قواتلا بدا بياني أمره دا للاندرو انتحاري كاني دولتي إيران ورجمي إيران بردومان كنا بەپێی زانیاریەکان ئێمە کە لەگەڵ بە پرسێکی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان قسەم کرد بەر لە بەرنامەکە طبعا هیچ خۆشبەختانە هیچ گیان لە دەستدان و گیانێکی قوربانی نەبوو زیانی گیانی نەبووە ئەوەی کە هەیە کۆمەڵێک لە بنکە و بارەگاکانیان کە لە ڕابردوودا لە زۆرگوێز بۆ بە دڵنیاییەوە بەداخەوە خاپوور بوون بەپێی زانیاریەکانی ئێمە 5 موشکی ئینتیحاری بەر بنکە و بارەگاکانیان کەوتووە لەو 5 موشەکە 4 دانەیان تەقیوەتەوە یەکێکیان تەنیان ڕۆچۆتە زەوی و نەتەقیوەتەوە طبعا بەپێی زانیاریەکانی من کە لەسەر چاوەیەکەوە دەستم کرد دەستم کەوت بە دڵنیاییەوە بەر یەکێک لە درۆنەکان بەر بینای سکرتێری گشتی جێگیری سکرتێری گشتی حزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کەوتووە بەڵام خۆشبەختانە لەبەرەوەی کە پاسەوانەکانی خۆیان لەو کاتەدا لەوێدا نەبوون هیچ کەسێک گیانی لەدەست نەداوە و بەڵام لە ئێستادا بە منیان ڕاگەیان کە زانیاریان پێک گەشتووە پێدەچێت جارێکی تر لە ئەمڕۆدا هێرشەکانی ڕژێمی ئێران بۆ سەر بنکە و بارگاکان دووبارە ببێتەوە. بله سنوور يعني تا چندی او پارت سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران توانای ئەوەیان هەیە خۆیان بپارێزن لە پەراماری بەم شێوەیە یعنی ئەوانە چی دەڵێن لەسەر ئەمە چی دەکەن چیان کردووە؟ دەخیل من چەند ڕۆژێک بەر لە ئێستا خۆم سەردانی لە نزیکەوە سەردانی بنکە و بارەگاکانی حزبی کۆمەڵم کرد لێرە لە زۆرگوێز
و ئەوەی کە ئەوان تدبیرێکی باشیان بۆ خۆپارێزی لەم سنوورە کردووە ئەوەی کە من بینیم و خۆشیان باسییان لێوە کرد بەشێکی زۆر لە بنکە و بارەگاکانیان فێرگە ئەسکەری و سەربازی و مەدەنیەکانیان یاخود سیاسیەکانیان گواستۆتەوە بۆ چیا و شاخەکانی کوردستان واتە زڕگوێز وەکو ناوەندی ڕابردووی کۆمەڵە لە ئێستادا کەم پێشمەرگەی تداماوە دەکرێت بڵێن هەر نەماوە لەبەرەوەی ئەوان بە شێوەیەک لە شێوەکان چەندین ڕێکاری ئەمنی خۆیان گرتوۆتە بەر و بنکە و بارەگای نوێیان بنیادناوە لە شاخەکانی کوردستان و ئامادەکاریان بۆم هێرشانە کردووە ئەوان ڕایان گەیان کە زانیاریان هەیە لەبەرەوەی کە ئێران پێدەچێت ئەمە یەکەم هێرش بێواتە ئەمە سەرەتای دەستپێک و هێرشەکانی ئێران بێ بۆ سەر بنکە و بارەگاکانیان پێدەچێت لە ماوەکانی داهاتوودا دەوڵەتی ئێران بەم جۆرە هێرشانە نەوەستێت هەر بەردەوەی کە بێ بە بەرنامەکەەوە دەخیل قسەم لەگەڵ بەرپرسێکی تری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کرد کە لە چیاکانی برادۆست ماونەتەوە ئەو بە منی ڕاگەیان بەرەبەیانی ئەمڕۆ لە چیاکانی برادۆست و ئەو چیانەی کە ئەوان تێدا دەمێنەوە جارێکی تر لەلایەن دەوڵەتی ئێرانەوە ئەوانیش بۆمباران و بە درۆن هێرش کراوەتە سەریان و ئامادەکاریەکی گەورەی زەمینی کراوە ئەو بە منی ڕاگەیان دێمە زانیاریمان هەیە کە لە ماوەکانی داهاتوو بە شێوەی زەمینی ئێران نیازی هێرشکردنە سەر هەموو بارەگا و بنکەکانی حزبەکانی ئێرانی هەیە بەڵام دیارە هێرشەکان لە زۆر شوێن بوونە تەنها لەو دوو شوێنەی هەرێمی کوردستانی عێراقدا نەبوونە ئەحمەد من دەخوازشتە بپرسم عێریشا vê carê ئیران دخواست چ پەیامی بدە نەڤیەک یا دوێ حکومەتە هەرێمی چ داخویانی دانە لەسەر وێ يعني بيامك ايران او كاربدستك بلانتي حزب الديمقراطيه كردستان ايران منصور مرداوي من راغانكو بياما في جاري جدايا دخواز سرنجا نافندن ميدياي رخصتي ناف نتوي ولاتين دربه بكيشات دربه سنور ايران هر ورشجي بو سر خوبشان درانكو دبيجا خوبشان دران دكاريج دربه سنوران زيان بقينا نيرن خواز زيان بقينا وانا من مخالفا تقال بوچون وتقال دولتي لورا ما قرتنا كسرطان سريل رشالات كردستان بريفا بتش جبروجا صبي بها يوم سيروجا ما قرتن بريفا تبعتي شاوري كرن يشاف حزبين كرديين كردستان ايراني هلوستي خويا جدي راب جايين بو خلق كردستان ايراني ايران دخوازه همان دم دا بيام خاب جاينا فان حزبين كرديكو تصورتاني تنابا خانشاندان انا كجبركو خلق كردستان ايراني باش كمازن جوان جبو دولت زلال بوياكو قاداريا فان بيامن حزبين كرديجي دكان بو لكن واجي بشوي كبر فرعون دنابا كردستان ايراني دهنا يعني قال اخوان دفان قال قطاب خانه واخوان دكان دا اخوان كاران دروشم تجي كمارا اسلاميه ايراني قوتنا بل صبرت بحكومه هرم كردستان حكومه العراق بقشتي حكومه هرم كردستان زاري مسرور بارزاني سرك حكومه هرم كردستان ادانه في هيرشو بشكل يسر خاكا عراقي وهرم كردستان كل كاربدسك بلندي كمارا اسلاميه ايراني بريا از بما برنامج قلت منو تن ادانه كردن بزنيد في حكومه هرم كردستان حكومه عراقي سكالا انجمن اساس كتيا اوروبا لسر اصلي قشتي سكالا بلند كجمن كو ايران تشدي هيرشنا كسر بكاو بارغيما كوچاتي صاله افرد دوباره دبالي احمد زباري بيعني دنج امريكا لكوير النهار استوخوا وهربصا سنور كريم لزرغويس بمره بوغالك سباس ماوەی 12 ڕۆژە هونەرمەندان و چالاکوانانی سربەخۆشە و ڕۆژ لە واشنگتن دەمێننەوە بۆ پشتیوانیەک بۆ ناڕەزایەتیەکانی گەلی ئێران بەرامبەر ستەمکاری کۆماری ئیسلامی ئێران دەیانەوێت لە ڕێگەی هونەرەوە پەیامی خۆپشاندانەکان بگێنن. هاوکارمان یەحیا بەرزنجی سەردانی کردن و ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوون. شەوی درێژی پاییزە و لە نزیک کۆنگرێس زۆر چالاکی شارە زیندۆکە واشنگتن لە شەودا وەنەو زێگەدات وەلێ ئەم هونەرمەندە ئێرانیانە 12 ڕۆژە ئێشک دەگرن بە دیار خەمەکانی نیشتیمانەکەیانەوە دەخوازن بە هونەرەکانیان هەر نەبێت سۆز و ڕای هەندێک لە خەڵکی غەیرە ئێرانی بۆ خۆپیشاندانە جەماوەریەکانی نێو ئێران ڕابکێشن. در واقع یک پرفورمنس کارێکی هونەری بەشدار بووم هەموو ڕۆژێک ئەنجامی دەدەم و نوێی دەکەمەوە هەر ڕۆژە و کفنێک ڕەنگ دەکەم ئەو چالاکیە لە سیاسیترین شوێنی دنیای واشنگتندا نیشان دەدەم کفنەکان هێمایەکە بۆ هەموو ئەو قوربانیانە هاوتای نیشتیمانەکەم دەیکەم بە بەری مرۆیەکدا پەیامەکەشم زۆر ڕوونە بەردەوام دڵمان لای قوربانیەکانی نیشتیمانە ئەوانەی کە ڕژێمێک بۆ کوشتنیان دەست و پەنجەی نەرم کردووە بەردەوام لە دڵی ئێمەی تاراوگەنشیندا شوێنی خۆی کردوێتەوە و هەرگیز لە یادیان ناکەین ئەوەی لە ئێران دەگوزارێت ڕوبەڕووبوونەوەیەکی خەڵکی سیڤیلە هیچ شوناس و ڕنگوبوویەکی سیاسی بەبەردا نەکراوە
مەرگی کچە کوردەکە ژینا ئەمینی بووەتە هەوێنی تەقینەوە جەماوەریەکەی خەڵک هەرچەندە ئێران سەر ڕای داپلۆسین و فشارەکانی بۆ کبکردنەوەی هەوڵشی داوە دەنگە ناڕزایەتیەکان بە هیچ کوێ نەگات. بەدڵنیاییە بە پشتگیری شوڕەش دەکەین لە ئێراندا دەمانەوێت ڕژێمەکە بکورترێت ئێدی بەسە خەڵکێکی زۆر لە ناوچوون ئەمە کەمترین شتەکە بیکەین نامە بە حکومەت و سیناتورەکان دەنووسین بەردەوام دەبین تا دەگاتە ئەوەی ڕژێمەکە دەڕوخێت. خۆپیشاندان و چالاکیەکانی دەرەوەی ئێران ئەو پەیامە دەدەن بە دنیا کە خۆپیشاندەرەکانی بەردەم هەباشەی توندوتیژەکانی ڕژێمی ئێران تەنها نین. ئەم کفنە ڕەنگینانەش چیرۆکی تراژیدای نیشتیمانە لێرە ڕەنگ لە خۆی دەگرێ و لە ئێرانیش بە خوێن سوور دەبێت. دەبێت هەمومان پشگیریان بکەین بەبێ پشگیری هەر کامێکیان بێت ئەوان تەنها دەبن و کە تەنها بوون ناتوانن زۆر شت بکەن. ئێستا ئەو کاتەیە کە هەمومان دەست لە ناو دەستکەین تاوەکو بتوانین پشگیری خەڵقەکەمان لە ئێرانیش بکەین. لەم شەوە پاییزیە و سەرمایشی کەمەرشکێن چالاکوانەکان تەنها نین. ئەو میهرەبانیەش گەرمکەرەوەیە کە هەر دایکە و خۆراشێکی گەرم دەکات بە ڕۆحی سەرمابووندا. نزیکەی 10 ڕۆژەکە لە نزیک کۆنگرس ماونەتەوە هەوا ساردە بیرم لەوە کردەوە چۆن بتوانم لە ڕێگەی کارێکی باشەوە یارمەتیان بدەم. پیراشکی گەرم و شوربەیەکم بۆ هێناون تاوەکو ئەم جوانانە بە گەرمی بیخۆن. ژینایەکی کچە کورد هەبێنی شۆرشەکەی ئێرانە هەرچەندە سەدانی وەک ژینا ئەو ڕژێمە کوشتنی بەڵام خۆپیشاندان هەر بەردەوامە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. هێشتا بە فەرمی ئەنجامên هەڵبژاردنê nîvdemî Amerîka nehatine ragihandin lê demokrat dê piraniya encûmenê sînatoran bi dest bêxe li demê ku dê gera duwam ya hilbijartinan wîlayeta Georgia li 6 meha 12 werin kirin. Dê peyamekê lezgîn da ji bo dengderên alîgirên çepk û piştevanên namzedê demokratan Ralph Warnock'in wî got dengdana 6 meha 12 ji bo bidestxistina یەکێ ji sînatoran dê gelkê giring be heta ku ew baştir pêgehê demokratan qayîm bikin. Heman şêweyê hilbijartinan li sala 2021 ji bo serketina namzedê demokratan Ralph Warnock gelkê aloz bûn û 3 heftiyan jî vekêşa. Nû hilbijartina 6 meha 12 vê carê ji bo bidestxistina piraniyê di encûmenê sînatoran de nabe weka wê salê helbet ew jî piştî derketina encamên Arizona û Nevada ku her du namzedên demokratan serketin. دیموکراتەکانی ئەمریکا کۆنتڕۆڵی ئەنجومەنی سیناتی ئەمریکایان پاراست دوای سەرکەوتنی سیناتۆری دیموکراتەکان کاترین کۆرتێز ماستەوە لە ویلایەتی نیڤادا. دیموکراتەکان 50 کورسیان لە کۆی 100 کورسی ئەنجومەنی سینات بردەوە. ئەمە بێجگە لە یەکلایبوونەوەی دەنگەکانی ویلایەتی جۆرجیا، بەڵام هێشتا کۆنگرس یەکلایی نەبووتەوە. سەبارەت بۆ پرسە لە واشنگتنەوە هاوکارمان نەجیب باڵاییمان لەگەڵدایە. نەجیب ئەم کاتت باش دوای کۆنتڕۆڵکردنی ئەنجومەنی سیناتۆرەکان چ کاریگەریەک دەبێت سەرکارنامەی دیموکراتەکان و ویلایەتەکان بۆ سەرۆک بایدن؟ ئاسۆ وەک دەزانیت و کۆماری بەری ئەنجامên هەڵبژاردنان وەسا بوان دخواyak و ew ê pêlên sor gelek pêş bikevin lê wisa derneket. Ji bo demokratan gelek xemgînî hebû ku eger her du civatan wêneran û civata sînatoran ji dest bidin komarî kontrola wan her du civatan bikin karnameya Serok Biden û ajendeya wî ya heta niha rê xistî wê gelek zehmet dibe. Bi taybet di xalên weke دوسیا روویوێت یا ji ber birina zarokan هەروەسا پلانا یا بیما تەندروستی پلانا ئالیکاریە
مالباتن کو دخل وانان کو دهات وان کیما و آلیکاریا جواکی هر وسا آلیکاریا اوکرانیا جالی ناف نتویج وجی اوکرانیا کو گله گرینگ نهاد سیاست امریکا دا کوماری وسا بود چون کو اوه ری بگیرن بر هندک هاری کاریان جبو اوکرانیا او جوی باندوره که راست هم لروشا اوکرانیا کربایو همشی روشا نافخوی یا امریکا دیسان پلانا بنسازی امریکی یا کو بملیاران دلار هات نترخان کرن و آستنگ کد باید نواوان پلانان دا و گلک کارنامه دموکراتان و سروک بایدنی و راستابان و ڕێگری کردبان. باشە نەجیب کاردانەوەی کۆماریەکان سەبارەت بە ئەنجامەکانی تا ئێستای هەڵبژاردن چییە و چۆن دەبێت؟ ئاسو نەها پشتی ئەنجامên نەفەرمی دەرکەتن و دموکراتان کنترۆلا جواتا سیناتێ کریە حتا ڕاددەکی دموکرات ئاهەنگان دگێرن و کوماریژی کەتنەت ناوە ناکوکیاندا هەفتوو تاوانبار دکەن نەها مەسەلەن یەک ji لیدەرên کوماریان و سیناتورê میسوری جۆش هاوەرلی di twîtekê da rexneyên tund li komariyan li partiya xwe girtin û heta gotî ev partiya êdî miriye divêtin ku em ji nû ve vê partiya ava bikin û ji nû ve dest bi planekê bikin. Duberiya navbera fermandarê yê Florîda Ron DeSantis û serokê berê Amerîka Donald Trump da helbirînekê de ye yanî berzbûnekê de ye nakûkît navberawan da mezin dibin. Tê çaverêkirin ku sibe serokê berê Amerîka wekewî da bû xeyakirin ku ew ê sibe gotarekê pêş bike wesa tê çaverêkirin ku dibe ew ê xwe berbijar bike bû hilbijartinên 2024 lê piştî têkçûna heta raddekî ya komariyan yani hiç nezalalek kavê xwe ragihîne an weke berbijarê 2024. Olayê Necîb spas bû kata. Spas. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لەگەڵ سەرۆکی چینی شی جینپینگ جڤیا ئیرۆ دوشەمبێ لە باڵێ دروستیا و هەردوو سەرۆک ئامادەی جیڤینên bilindên کۆمەڵا وڵاتên G20 dibin. Berî civînê serok Biden spasiya serokê Çînê kir û pîrozbahiya wî kir bi helkefta wergirtina gereka diya serokatiya Çînê. Ev civîna wan ya yekem bû nêzîkî 2 salan piştî Biden ketî koşkespî wek serok. Biden got jî ku cîhan çaverî rolê serekeyê Amerîka û Çînê diket dê çareserkirina aloziyên cîhanê da wek pirsên jîngehê û neewlehiya dabînkirina خواردنê jî civîna Biden şî hatkirin hevdemê girjiyan di nêvbera her du welatan de ku berêkaniyê ji bo pêtir karîgeriyê li ser pêşhatên cîhanê dikin. Berî wê civînê jî Biden bi serokê Endonûsya ra civiya bû. ئەمڕۆ دووشەمە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و ئەمینە ئەردۆغانی هاوسەری بەمبەستی بەشداریکردن لە کۆبوونەوەی لوتکەی گروپی 20 گەیشتە دوورگەی بالی لە ئەندەنوسیا. سەردانەکەی ئەردۆغان تەنها یەک ڕۆژ دوای کوژانی 6 کەس و برینداربوونی 81 کەسی دیکە بوو لە تەقینەوەیەکی کوشندە لە ناوەڕاستی ئیستانبول لە ڕۆژی یەکشەممەدا. سلێمان سۆلۆ وەزیری ناوخۆی تورکیا ڕۆژی دووشەمە بە پێی هەژماری ئاژانسی دەوڵەتی ئەنەدۆڵ بە زمانی نزی دەردەچێت لە تویتەر ڕایگەیاندووە ئەو کەسەی کە بۆمبەکەی لە ئەستەنبول داناوە لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراوە. شيخ محمد بن زايد آل نهيان ميري ميرجهن عربي دي قال هفبري خوي اندونيسيا جوكو ويدو دو امادي فكرنا مسقفت تكيبون سازيا بنابي شيخ زايد او مسقفت لسولو فكر وكر دياريش بو خلق اندونيسيا مسقفت تيرا جيفينا 10,000 نويشكاران دكا سردانا شيخ محمد بن زايد آل نهيان جبو اندونيسيا يا يكمبو او جي جبو امادي جيفينين كومالا G20 بە لە بالی. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سولەیمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا ڕۆژی دووشەمە چەکدارانی کوردی بە هاوکاری تەقینەوە کەزانی و هۆی کوژانی کە بۆ هۆی کوژانی 6 کەس و برینداربوونی 81 کەس لە شەقامی سەرەکی بازاڕێکی ئیستانبول و ڕایانگەیان کە پۆلیس 22 تومەتباری دەستگیر کردووە لە نێویاندا ئەو کەسەی کە بۆمبەکەی چاندووە. سۆیلۆ ئاماژەی بەوەش کرد فەرمانی هێرشکردنە سەر شەقامی ئیستیقلالی ئەستانبول لە شاری کوبانیەوە دەرکراوە کە یەکێکە لە شارەکانی ناوچە کوردنشینەکانی باکووری سووریا. ئیستانبول لە ماوەی ڕابردوودا لەلایەن چەکدارانی کورد و ئیسلامی و چەپەوە کراوەتە ئامانج لەقێکی پەکەکە بانگەشەی ئەوەیان کردبوو کاتی خۆی کە دوان لە تەقینەوەکانی دەرەوەی یاریگای تۆپی پێی ئەستانبول لە مانگی 12 ساڵی 2016دا کە بۆ هۆی کوژانی 38 کەس و برینداربوونی 155 کەس ئەوان ئەنجامیان داوە. ئەگەر چیچە لایەنان بەرپرسیارەخواژی تەقینە دوه لە ئەستانبولی نەڕاگەهاندیە لە حکومەتە تورکیا پێکێکی تاوانبار دەکات لە گۆڕا دەستگەهین پەیامانجی هەنە کەس هاتنەگرتن بە تاواناوی تەقینی گەلوکی هاتیەگرتن و ئارمان جاوی تەقینی یاکو بەکارێکی تیرۆریستی تێ بنافکردن چ بوو بە مەراپە ئەمری دەنگی ئەمریکا لە ئەستانبولی مەم بۆتانی مەم دەم باش ئەم چ لەسەروی تەقینی دەزانن و بتایبەتژی ئەو کەسین و هاتی نەگرتن و دەستگەین پەیاما بەحەز دەکرد چی کەسن مەم دەنگێمە تێ دیارە دەنگی مە ناگەها مەم خابن دیسات کێشێک تەکنیکی هەیە هیویدارم پەیوەندی بە مەم ڕەباش بە هەتاوی دەمێمە دوخواست ئەم بتر زانیاریە بزانن لەسەر وی تەقینا و دوه لە ئەستانبولی بووی ژمارە قوربانیان کوتێ گوتن 8 کەس هاتنە کوشتن و ژمارەکە دی یامەزن بەلکی هەشتی کەسان بریندار بووە هاتیە گوتریژی کوک هەنێک هاتنەگرتن ئەم ئەگەر مەشیە جارەکەی پەیوەندیە بە پانەمێرە خوار بکەن بزانین کە ئەو کەس کینە هاتینەگرتن و چ زانیاریە نو هەنە. دوای 8 ساڵە دامەزراندنی بەڕێوەبەرەتی خۆبەڕێوەبردن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا تا چەند خەڵکی ژێردەسەڵاتی ئەو قەوارەی رازین لە بەڕێوەبردنی ئەو ناوچەیە. لەو راپۆرتەدا بۆچوونی ژمارەیەک لە خەڵکی قامیشلۆ ڕاوبۆچوونی خۆیان دەخەنە ڕوو زوربیان ڕخنە دەگرن بەهۆی بارودۆخی ئابووری و ئەمنیەوە. پشتی 8 ساڵان ji derketina herêmên Kurdên Sûriyê jêr kontrola hikûmeta Sûriyê niştecihên bajarê Qamişlo çawa karûbarê rêveberiya xwecehî dinirxînin gelo heya kîjan radeyê ew jê razî ne. Mihemed Umer di xwaringehekê de kar dike dibêje şert û mercên jiyanê dijwar in. Divê rêveberiya xweser aramiyê peyda bike da ku rewşa aborî li herêmê geş bibe. Hereka wê karê wê pir xweş e bes tirs pir heye yanî alem tirsin. Li aliyekî din hin şîneyên bajêr diyar dikin ku rêveberiya xweser têkiliyên xwe de yên bi derdor û deverê re lawaz e û ev yek bandorê li ser rewşa ewlekarî û geşepêdana aborî dike. Wala ewaya îca ew ئەو شخوا ئارکێک لەسەر ملێ وایگە ئەو پەیوەندیە وا بە ئەمریکانارت کەسێ خودی بریار دەڤردە بۆ بوارێ یعنی علاقاتنی وا خۆش بن تشنا مەکاسبنا پێک بینن یعنی ئەم ژواتێ خۆستن یعنی li aliyekî din Qamişloyî amaje bûyeyekê dikin got herêmên rêveberiya xweser ji herêmên diniyên Sûriyê başdirin got aramiya navxweyî û xizmetguzarî lê hene. Xwedê li gor nêrîna me min dibêjim inşallah roj bi roj baştir dibe yani inşallah pê xweştir bibe wilo namîne te fêm kir. Hejmarekeş niştecihên Qamişloyî jî bawer dikin got rêveberiya xweser di hin biryarên xwe de nerînên şîniyan nagire. Lewra hin biryar ne li gorî rewşa hundirîn ya deverê ne. Yani wexana gumrûka me bilind kirin tamam. Ev gumrûk bilind kirin me nedî yani inu ne gotin kesî inu vamê gumrûkê bilind bikin. Li aliyekî din li gorî zagonên rêveberiya xweser rêjeya beşdarbûna jinan disazî û navendên biryardanê de 5 sedî ye. Lê heya kîjan radeyê jin ji rêveberiya xweser razî ye. Yani em nikarin bêjin enu dora xwe bi şeklekî wek dibe resen û resmî jî tê lîst ji ber di cîna jê rastî hişmendiya zilam hat.
لسر ئاستا باکوور و ژلاتê Sûriyê heft rêveberiyên sivîl hatine avakirin. Li gorî serjimarên nefermî zêdeyî 5 milyon kes li bakur û jilatê Sûriyê dijîn. Her wiha hejmareke zêde ji derbiderên Sûriyê lê bicîbûne. Li gorî amarên fermiyên rêveberiya Xweser 132 şaredarî, 47 navendên xizmetguzariyê û zêdetirî 163 statûyên ava bi xwarinê hene. Li gorî berpirsên rêveberiya Xweser budceya vê salê got 980 milyon dolarê Amerîkî ji bo sektorên giştî hatiye terxandin. Li gorî rayedarên rêveberiya Xweser gefên Tirkiye û nebûna alîkariyên mirovî barê rêveberiya Xweser giran dike. Got ew sedemên serekene gorê li ber geşepêdana ewlekarî û ekonomîk digire. Zana Umer dengê Amerîka Qamişlo. لأفغانستان يجي حكومة طالبان بند كرين وقدغ كرين دانيا سر خانمان جبوكو دركفن لباركين جشتين بايتختي وللسيرانجا جي افجي چند مهان بو پشتی کو طالبان فرمان دای جدا کرنا جنو میرانجی خلق عادتی افغانستانی تایبه جی پایتختی و کاردارن پچوک جی رخنه لوی پنگاوا طالبان داوی دگرون دی بیجن او کاریگریه بکه لسر جیانوالو تایبه جی مالباتو زاروکان. قانون طالبان نبتنی قدخیا درکتنی لپارک و بخچیان لسر جنان داتینه لی او بله ری نادوان کو هرن جهندین ینگشتی اف قانون کاریگر بو چند مهان پشتی فرمان جدا کرینه لسر بنگه هارگزه و داخستن خواندنگه هنکچان جسالا بوری و وروه پارک ها را که برای خانم ها بسته کردن نه حق پارک لپیش جنان ورنگرتن چونکو جنو میر و کف هوجهی به در باسکرنا دمین خوش هیا دما جن دمالی دا دمینن دی راستی خموکیه ببن در باسکرنا دمین خوش مافی هر ولاتیه کیه مرد زنست قانون نو هفته بوری هات درخستن و او بهتر جنان تنگاف دکه و درکتنا وان لدر وی مال آستنگ دکه جخوا قدخیا درکتنا جوالت بی زلامکی جمالباته لسر جنان هيا هلبت او نچارن کو حجاب یانجی برقای دینن دما هرن جهکی در وی ماله اگر دمکی بخوشی جویرانه با و مورالاوی نزم با او دی چه وزاروکن خوشاد بکد بگمان مورالاوی دی نزم با و اگر شو و روش دمالی داما او دی کاریگری اکا خراب بکه لسر مالباتا خوشی جبر وی بریارا کاربدستن طالبانی پرانیا لیستکن زاروکان لپارکا زازایی یا کابل راوستیانه جبلی قزنجن آبوری لیستکن دوی بخچه ده دیمنک بدویه باجر بون نوها دیمنن جنن زاروکن خواداتینن جبو درباسکرین آدمک خوش و جوینن مالباتان ندیارن اف نوچه بویه سدما دلگرانیا جن و کارمندن پارکان اسلام خو چې موږ څومره پیګو اسلام ورته اجازه ورکړي چې اسلام رید د هستین خوش تهبن اسلام ری ناده خلق دبنی مالا د ورن زندان کرن بتنی طالبان دزانن کا او چما ناخوازن جن جمالی درکوین خوزیکا وان صدنک باش دیار بکرا بتنی دبیجن قدخیه جن هرن پارکا یان بخچیا موږ ته یوازې دومره ویلی شل چې ښځې مطلق ترسا گرتنا کارداریان د وی بخچه باجر ده هيا حبیب جان زازای دبیجه د 105 کسان کار جره دکر وی باج دا حکومته لی داخستنا کارداریه و به سدم کو کاردارن بیانی قطرو نکن ولید او دبیجه بشتی 20 سال شر خلک وان حوجداری دمن خوشن ئەنتۆنیۆ گۆتێرش سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان سەردانی زیندانێکی بەناوبانگی پێشووی کەمبۆدیای کرد کە کراوە بە مۆزەخانەی جینۆساید بۆ بەسەرکردنەوەی پیشانگاکان و ژوورەکانی زیندانەکە هەروەها چاوی بە ڕزگاربوانی زەبر و زەنگی ڕژێمی خەمێری ڕۆژکەوت کە لە ساڵانی 1974 بۆ 1970 ڕزگاریان بووە لەو ستەمکاریانە. سکرتێرە گشتیە نەتەوەنیە گرتی ئەنتۆنیۆ گوتێرس سەردانا گردیگەها بەریان ناودار لە کەمبۆدیا کرد دەمێک گواو لە پایتەختê پنام پێم بۆ ji بۆ ئامادەبوونەوەی بولودگەیە ئاسیان. دوی بیرینانا وی جینوسایت بمینه دا کو د پیش روژه دا لهر جهکی جهان بویرن بوی رنگی ریندن لو ما دوی امریزه لکسین کو لویر هاتینه کشتن به باشترین شیوه بگرین دا پشتراز بکن کو چیروکاوان چجارا نه تجبیر کرن.
جهنگی وره گردیگه که هراندیه بو موزخانه جینوسایدا سواسلنگ گوترس نوا موزخانه دادگری چی بودیت نپیشانگه و بشین اشکنجدان گردیگه ها بره اوی هر و سارزگار بوین رژیم استمکار یا سال 1974 تا 1979 سردم ده سال داخمی روش و دیدن که تفگرگا گریلا انکوبیونست بو تا آنباره بکشتنا 8.7 میلیون مروفان به شارەزایی ئامنج بۆ چێکردنەوە دەستگەها نوویسین و ماشینین دیین میکانیکی کو ببوون سەدەمێ بەردەوامیە ژیانە نۆبەدارên زیندانê ez jî rizgar nedibûm heta vê rojê bibînim. نزدیکی 17,000 تا 20,000 کمبودی لناوا گردیگاه تاو سلنگ دا هاربون اگردن یا گود بین رژیما خمی روش و دکوتن زیندان اولکاری 21 یان جی اس 21 بتنه دهان کست ناسین کشیانش زیندان رزگار ببن چه بو راپورتا چند تالاج کوکاینک هاتین مایدن که امریکا ڕاست دا دەبێژن ئەمریکا وڵاتی پەناهبەرایە و پڕە ji çîrokên wan kesan ku demagehayîne ئەمریکا destê vala bûye. Kîmî Dong پەنابەرێکە ڤێتنامیە ku li salên 1970 hatiye ئەمریکا وەکە me gotî dest vala bûye lê wêşiya bû xewnên xwe cêbicê bike. Wê çîroka xweş dengê ئەمریکا ravekî rewçawa niha ew dikare alîkariya wan civakan bike çi li Vêtnamê û çi jî li Amerîka jî ku alîkariya wê kirine bigehta xewnên xwe û bikarî be kampanyayeke serkeftî da bimezrîne. Sêvîdarim ew raport amade be dema ev xanime çîroka xwe ji me re vedgêre. هاتنا کیمی دانگ با امریکا سال 1975 بو دما او لباجار سایگان دجیا و با کمپانیا IBM کار دگر و بریار بی لروژن دیماهی که شر ویتنام به توجه هستن لی پلان به جهنه بو. سایگان ویران بو او به من را نگهشتن گلک آلوزی هبون من نزانی پاشا روژا منوی چلی بید هرکز ترسیا. لشکر باکور ویتنام باجار سایگان گرد و چریکن فرمی بو درکتنی نبون. دانگ خواهوه تناف پاسکا حکومت امریکا گل نزیکی پارک که راوستا بو و بخیرا یک جکارمند حکومت امریکا دناف پاسه ده او بره فروکخانه و پشرا گهان ده گراوا گوام دادا خوازا پنابری بکد. دماج ویتنام راویم $30 بریگا من دابون. پشتی او گهشتا گوام خواگهان دا گراوا ویگ و پشراچو ولایتا پنسلوانیا سر رایکو کیم انگلیزی دزانی. دداوی لباجار بثزدا یا ولایتا میریلند نشتجی بو گو دگل کمپانیا IBM یا کمپیوتران حیا سال 1987 کار گروه. 2 ساله ده وی و هفجین خواه لانگ نوین کمپانیک آیتی یا سرکفتی بناو پراگماتیک دامزران. سرکفتنا وی کمپانی درفتک داوی داهاری کاریا جواکا خو بگه. وان هر دو هفجینان $2 میلیون بخشین صندوق هاری کاریان و خوندکار اندازیاری و بازرگانی یا زانینگه ها میریلند. هر وسا $5 میلیون دان زانینگه ها جورج میسن با پشتگیری خوندکار اندازیاری گناو وان لآواهی یازانکوی لباجار فیرفکس یا ولایت ویرجینیا کر. وان هر وسا $1 میلیون دان کلیجا مانگامری با هاریکاریا خوندکار جواکن کمینه وک از پاسیک جبوان و کلیجی جی ناویوان لآواهی خواکر. دما خلق ناو ویتنام لسر جهان دبینن وان هان تد گوابجید شنچتکی و سابکن. جسال 2018 حیانها ناون داوان هاریکاری دای زاروکن مالبات ویتنامی ین لدور دجین داکوان هان بدن بو خوندنه. از هاریکاریا کسانو نفشه داها دیدگم جبرفه که خواندن گلگا گرنگه. هرچند اوه 5 سالن اول امریکایا لیهج حج ویتنام و خلکی دکت. خلکی هر ولاده که دوید حشیک دو بکن جبروه که دوید از هر دم حش ولاده خواه بکن. وان حجی کرنا خواه با هر دو ولات امریکا و ویتنام و گوهستیه بریکا هاریکاریا گنجان و بدز و اینانا پاشروژکا گشتر. راپورتا دانگ های هیلین سندی دنگ امریکا. ام وگرین ترکیا وکو دنگو باسان جد بهی سنکو جمارکا کسان هاتنا گرتن بتاوانا تقینا ده لأستانبولی کو تی دا 6 کس هاتنا کشتنو پترجه 8 کسان جی بریندار بونه جارکا دی ام وگرن جام پیامری دنگی امریکا لأستانبولی من بوتانه سویدان پیمان دیما بجاری پیرا باج ما مم چتشتی داوی هیا او تی گوتن کو او کسین هاتنا گرتن چ کسن
بله کار بدستن ترکیه دنگ باشنا از خواستم هنگ بحث رو بکم که ترکینا دو لکلان استقلال که کلان هر قربارات استانبول و گروک گلک تین سردانا به کلان دیکن ترکین یک رودا و 6 کس جانا خواجه دست و 81 کس بریندار بون لگور پیزانین این کار دست کن ترکیه داخلیانی هر داویشی سروک وزیر کار نوپایی ترکیه سلیمان سویلو هست. سلیمان سویلو راست تقدیم به پارتیا کارکرین کردستان و پارتیا یکتیا دموکرات و گریدا و لسر به که جی گوت همه کفا طولهلان استاندران طول خار وکدنجی تو مالیوستانه انکاریا امریکا سرساخی جه بوی کره خواست بو جه مالوات بله بولو سر آخری و گوت هم به سرساخی امریکا قبول نکن و هم رد بکن راست کساتی گرتن جه وکه بله ما دخواستم بزاین که او کسی هاتنا گرتن کینه تزانیاری هانا چه کسن؟ او کسی هاتنا گرتن چه کسن؟ بله دنگی تجی مخابنتی برین و تیقود کرن اسی بیدارم ویجاری دنگی ما باش بگه ها هفکار بکاربن اوی پیوندیا دنگی باش بکن ما دخواست بزانن مم اگر دنگی متی ما دخواست از بزانم او کسی هاتنا گرتن چند کسن و چه کسن و آرمان جوان چه بوجوی تقینات دو؟ ولی وقت من گفتم جوگو هشتوی کس بریندارن وزیر کار نوپایی دمانسولو شبیدن درنگی و شبید گود کو پنجی کس جوان جنافش کننده تقینه و اوشاندن مارن و لدوجه گران این سو یک بریندار لنافش کنن لتاخبه و در دورا ویجی تقینه نه مالبات وانج لورن ایروج بله روشك آورتنين ل مجال ولاتي وأصناف ناقبي أو تصدق أو ترصا حقين إنجل سروان هي إيرو قرن في داني نور ووالي هم والي اسطنبول هم جه وزير ناقبي تركيا سليمان سويلو لوربون بله من ها دنگی من تید گهتا یا ناسی بیدارم وجاره دنگی من گهتا دیاره برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه حاجی تاهیر نەورۆڵی پیاوێکی دانیشتووی هەڵەبجەیە. ئەو جلوبەرگ و شێوازی ژیانی خۆی وابەستەی کولتور و فەرهەنگی کۆنی کوردەواری کردووە. ماڵێکی بە شێوازێکی کۆن دروست کردووە و دەیان پارچە کەرەستەی جۆرا و جۆری تیادایە کە دەگەڕێتەوە بۆ مێژوویەکی دێرینی ناوچەکە. فەرحان هەورامانی سەردانی کرد. مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ بووە بە کەڵاکە تڕەم کردوون لەسەر یەگەنیا بەڕاستیەگە شوێنەکە گەورە بووایە شتی زیاترم هەیە. حاجی تاهیری قسە خۆش ساڵانێکی زۆرە خولیای کۆکردنەوەی کەرەستە کەلتوریەکان و شێوازی کۆنی ژیانە کە لە ناوچەکەیاندا هەبووە. ڕۆشنبیر و مامۆسا و دکتۆر و ئەمانەتیان سەردان مەکەن تا درەنگە دانیشن دوای ئەویشە بەخوا خۆشم دڵم نایە بخەوم ئەوەنە دڵم پێی خۆشە دکتۆر ئەڵێ کە شتێ دڵ پێی خۆش بوو وەکو واسایە دکتۆرێ پێوتمتی کە شتێ دڵ پێی خۆش بوو زۆر دڵیتی ڕاکێشا و سرنجی ڕاکێشا وەکو ئاسانە بڕۆی عیادەیەکی چاوکەی لای دکتۆرێکی چاک لە نەخۆشینەکەی تێبگا. جلوبەرگە کوردەواریەکەی و ئەکسەسواراتەکانی لە کاتی پۆشینی جلەکانیدا تەنیا نەبووەتە هێمایەک بۆ ناسینەوەی حاجی تاهیر نەورۆڵی ئەو هەر بە شوێن گەڕانەوەی زەمەنەوەیە و دیوەخانێکی بە شێوەی ڕابردوو بنیان ناوەتەوە. قوربانۆک و عەرزم کردی دوای خۆ من چوزانم چی بێت کەسێکمان نەبینیوە زیێن و بێتەوە ئیساوە خەلیفەی قەسری خەلیفە ئیمساڵ لە کوێی پێژن دوبەی موبەی ئەڵێن هەموو یەکەم دەوڵەمەنی هەموو عالەمە
باشە ئێستا زیێنەوە بێتەوە بزانێ قەسرەکەی بینێتەوە سەریە بەعاتەوە بزانێ ئەم هەموو سەروەت و سامانە جێیەڵا چیوە سەر هاو دوای خۆم چوزانم دوای خۆ من نایەمە بۆم ژوورە ئەمە لە هەمووی کۆنترە کۆکردنەوەی چەکە جیاوازەکان لای حاجی تاهێر حەزێک کەوتێکەڵ بە ژیانی بووە ئەو کڕیاری دیاری چەکە کۆنەکانە بۆ دیوەخانەکەی تا بیان خاتە بەردەم ئەو کەسانەی کە حەزیان لە چەکە خۆی ئەگەر ئەسلی کۆن بۆی بڕێت و ئەسلی کۆن ئەم ساچمەزەنە لە هەمووی کۆنترە چونکە هیچ سیلاحە نەبووە ئەم ساچمەزەنە ئەو کاتە تاپڕ نەبووە ئەم ساچمەزەنە بوو ئەم ساچمەزەنە ئامە اینجا دوای ئەوە تێتەوە بۆ سەر ئەم 11 تیر هەر کۆنە مەسەلا بڕنەوی وەسەت هەر کۆنە مەسەلا ئەمە دارداشە هەر کۆنە کورە جاچی ئەمە دارداشی پێشتیرە هەر کۆنە ئەمە سێتیرە لە هەموو فیستیڤاڵ و کۆبوونەوە کللتوری و فەرهەنگیەکان تابلۆی حاجی تاهیر و ڕازانەوەی جلوبەرگەکەی جێگەی سەرنجە هەمیشەش لەو چالەکیانەدا ئامادەیە فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە پەیوەندی دنێبەرە هەردوو کوریاندا گەشتنە خراپترین ئەسل دەمێ کوریە باکوور ڕاکێتان تاقی دیکە و یا باشوورژی تاقیکردنین چەکداری دە هەرێمێدا دیکە دەنگی ئەمریکا سەردانە هەرێمێکی کریە و خەڵکی وێ گەڵکی دەترسن تێکەلیەن بان هەردوو وڵاتان خراپتر لیوەرن کیم بوژان ئەوێدە 7 ساڵە لە گراوە یانگ پیانگ دژی لەو هێشتا ژی فێری تەقینên ڕاهێنانên leşkerî yên nêzik ku mala wê dihêjîne nebûye. Artêşa me îro teqînan dike çima dema ku em teqînan dikin ez ditirsim dema ku Kuriya Bakur teqînan dike ez ditirsim ez ji her tiştî nîgeranim. Niştecihên Yangpyang wan rojane bi taybetî nîgeranin. Li peravên nêzik Koreya Bakur û ya Başûr meha borî teqînên hişyariyê li hev dikirin. Nêzîkî peravê keştiyek deryayî ya Koreya Başûr çavdêriyê dike. Niştecihên lêre dibêjin di demên daviyê da dengên teqînan zêdetir bûne. Makî xeman nake li hemû derûdorên vê derê ez dengê gulan dibîsim. Praniya vê giravê avahiyên leşkerî ne ji ber ku Kuriya Bakur pir nêzik e û tenê 5 kilometran ji me dûr e. Bakur bi hêsanî têdîtin bi taybetî di rojek sahî da. Di avên hestiyar da masê girtin zehmet e. Taybetî niha. Her gava ku Koreya Bakur çekan diteqîne divêt keştî derkevin û ew zererê dide niştecihên ku debara xwe ji deryayê dikin. Ez nizanim ka ew çi qas bandorê li xelkê derveyê deryayê dike lê ziyana bo masîgiran gelek mezin e bi taybetî li herêmên leşkerî. Tenê debara jiyanê di metirsiyê da nîne. Gelek kes ji evlehiya xwe ditirsin. Di sala 2010 da Koreya Bakur bi qasî 170 top hawêtin Yangpyang û di encamê da 4 kes hatin kuştin ku 2 ji wan sivîl bûn. Ew kurike ew cihe ku leşkerekî Koreya Başûr lê hatibû kuştin ji ber êrişa Koreya Bakur. Ez pêrim ez dixema xwedanînim lê ez dixema zarokên xweda me. Bû kesên ku li eniyên vê pevçûna kevin da dijîn metirsî ji hemû deman mezintir e. Raporta Bîlgalo, Cetozel, Dengê Amerîka. Her şad û bextewar bin. خدا حافظ. you